ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕۆیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانە نوشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. دەست بەسەرکردنی مامۆستایەکی ئاینی بە ناوی لوقمان ئەمینی لە دادگای ڕوحانیەتی هەمەدان. یان لەدەستانی منداڵێکی تەمەن 4 ساڵ بەهۆی هەڵای پزیشکی لە ئیلام. قەیرانی داڕمانی زەوی لە ڕۆژهەڵاتی پارێزگای کوردستان. پشتیوانی یەکێتیە کرێکارەکانی ئیتالیا لە 3 بەندکراوی ژنی مەحکوم بە ئێدام. مانگرتنی بەردەوامی کرێکارانی پەیمانی نەوت لە گەتساران و پارسی جنوبی. و بێبەشکردنی 5 بەندکراوی مەحکوم بە ئێدام لە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیە. کۆبوونەوەی خانە نوشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 1 گوڵانی 1404 هەتاوی خانە نوشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، مەریوان، بیجار، ورمێ، ئیلام، تاران، ئیسفەهان، ئەهواز، مەشهەد، ڕەشت، تەورێز، زەنجان و چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەتەوە. خانە نوشینکراوانی مخابرات دووشەممەی هەموو هەفتەیەک لە ئاستنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ ناوەندێکی دەوڵەتی سەرنجی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. خانە نوشینکراوان لە کۆبوونەوەکانیان داخوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی و هاوسانسازی حەقدەست بوون. دەست بەسەرکردنی مامۆستایەکی ئاینی بە ناوی لوقمان ئەمینی لە دادگای ڕوحانیەتی هەمەدان. مامۆستای ئاینی لوقمان ئەمینی ئیمام جومعەی مزگەوتی چواریاری نەبی لە شاری سنا ڕۆژی دووشەممە 1 گوڵان دوای بانکران بۆ دادگای ڕوحانیەتی هەمەدان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. مامۆستا لوقمان ئەمینی لە سەردەمی شۆڕشی ژینا پاڵپشتی لە خۆپێشاندەران کردو، دوای دەست بەسەرکردانی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە، دادگایی و بە 11 ساڵ زیندان، وەرگرتنەوەی جلوبەرگی ئاینی و هەروەها دوورخستنەوە بۆ شاری ئەردەبیل مەحکوم کرا. ڕۆژی دووشەممە و کەسایەتی ئاینیە بۆ جارێکی دیکە دەست بەسەر و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراو. یان لەدەستانی منداڵێکی تەمەن 4 ساڵ بەهۆی هەڵای پزیشکی لە ئیلام. لە ڕۆژانی ڕابردوودا منداڵێکی تەمەن 4 ساڵی خەڵکی ئیلام بە ناوی کیان لە کاتی نەشتەرگەری لە مەتەبی دەدان پزیشکی چۆتە ناو کۆماوە و پاشان بەداخەوە گیانی لەدەستداوە. بە پێی زانیاریەکان باوکی کیان بە مەبەستی چاکسازی ددانی ڕۆڵەکەی ناوبراوی بۆ نەخۆشخانەی قایمی ئیلام گواستێتەوە. کاتێک پزیشکی مەتەبەکە کیانی بێهۆش کردووە تر هەڵنەساوەتەوە و چۆتە کۆما و پاش ماوەیەکی کەم گیانی لەدەستداوە. جێگای ئاماژەیە کە نەبوونی پزیشکی پسپۆر لە شارە بچووکەکان، کەمی ئیمکاناتی دەرمانی، گرانی خزمەتگوزاری پزیشکی، نەبوونی بیمە و دەرمانی بێکواڵێتی گیانی خەڵکی ئێرانی خسۆتە مەترسیەوە و کۆماری ئیسلامی هیچ بایەخێک بە تەندروستی خەڵک نادا. بێبەشکردنی حەسەن بەهاری لە مافە سەرەتاییەکانی لە زیندانی سەقس. بە پێی هەواڵی گەیشتوو ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم هەوڵی پەروەندەسازی تازە بۆ حەسەن بەهاری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی سەقس دەدەن و ناوبراویە ڕای نەخۆشی لە دەستڕاگەیشتن بە دەرمان و مەرەخەسی بێبەش کراوە. حەسەن بەهاری لە ڕێکەوتی 25 جۆزەردانی ساڵی 99 هەتاویەوە لەلایەن ئیدارەی ئیتڵاتەوە دەست بەسەر و دواتر بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حەزبەنایەرەکانی ڕژیم بە 12 ساڵ و 7 مانگ زیندان مەحکوم کراوە. ناوبراو لە زینداندا تووشی چەند نەخۆشی بووە، بەڵام بەرپرسانی زیندان و ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ئەو بەندکراوە سیاسییان لە دەستڕاگەیشتن بە دەرمان و مەرەخەسی بێبەش کردو. قەیرانی داڕمانی زەوی لە ڕۆژهەڵاتی پارێزگای کوردستان. بە وتەی چالاکانی ژینگەی کوردستان، دیاردەی داڕمانی زەوی لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو قەیرانێکی مەترسیداری لێهاتووە و ئەگەر ڕێگەچارەیەکی بۆ نەدۆزرێتەوە زیانێکی زۆر بۆ دانیشتوانی ئەو پارێزگایە دەگەێنێت. بە پێی زانیاریەکان هەڵگرتنی لە ڕادەبەدەری ئاوی ژێرزەوی لە قوڕوە، دێولان، سرێشاوە و بەڵواناوە بۆتە هۆی داڕمانی زەوی و لە داهاتوێکی نزیکدا قەیرانێکی گەورە بۆ دانیشتوانی ڕۆژهەڵاتی پارێزگای کوردستان دروستەکات. هەرچەند پێشتر کارناسانی ژینگەی سەبارەت بە داڕمانی زەوی لە چەند پارێزگای ئێران هۆشداریان بە دەوڵەت داوە، بەڵام بەرپرسانی حکوومەت تا بە ئەمڕۆ هیچ شەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی و کێشەیە هەڵنەگرتووە. داڕمانی زەوی دەبێتە هۆی لە ناوچوونی ژێرخانەکانی خزمەتگوزاری، بەرهەمە کشت و کاڵیەکان،
ڕوخانی ساختمانەکان و گیانی خەڵک دەخاتە مەترسیەوە. ئازادی ئەحمەد حەسەنزادە لە زیندانی بۆکان. ڕۆژی دووشەمە یەکی گوڵان ئەحمەد حەسەنزادە باوکی دادخوازی محەممەد حەسەنزادە گیانبەخت کردووی شۆڕشی ژینە پاش تەواوبوونی ماوەی بەندکران لە زیندانی ئەو شارە ئازاد کرا. ناوبراو لە ڕێکەوتی 25 خەرمانانی ساڵی 1403 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی 27 خەرمانان بە دانانی وەسیقە ئازاد کرا. ناوبراو لەلایەن دادگای تاوانەکانی ژمارە 2 بۆکان بە تۆمەتی تەبلیغ دژ بە نیزام بە 3 مانگ زیندانی تعزیری محکوم کرا و ڕۆژی سێشەمە 16 ڕەبەندانی هەمان ساڵ بۆ زیندانی بۆکان ڕاگوێزرا بوو. پشتیوانی یەکێتیە کرێکاریەکانی ئیتالیا لە 3 بەندکراوی ژنی محکوم بە ئێعدام. ڕۆژی دووشەمە یەکی گوڵان یەکێتیە کرێکاریەکانی ئیتالیا لە نامەیەکدا کە بۆ باڵوێزی کۆماری ئیسلامیان ناردووە پشتیوانی خۆیان لە وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی دەربڕیوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەیان بوون. دەبیرخانەی ملی یەکێتیە کرێکاریەکانی ئیتالیا لە نامەیەکدا کە بۆ محەممەد سەبووری باڵوێزی کۆماری ئیسلامی لە وڵاتە ناردویانە خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئەو سێژنە تێکۆشەرە بوون. لەو نامەیەدا هاتووە ڕاگررتنی ئەعدامەکان، وەلانانی تۆمەتە سەپێنراوەکان، ئازادی پەخشان عەزیزی، وریشە مرادی، شەریفە محەممەدی و هەموو بەندکراوانی سیاسی، کرێکاری و مەدەنی. هەروەها پێدانی ئازادی بە ڕێکخراوە کرێکاری و سیاسیەکان دەبێتە هۆی باشتربوونی پەیوەندیەکانی هەردوو وڵات. دەست بەسەرکردنی نایاسایی، ئەشکەنجە و دادگایکردنی نادادپەروەرانەی ئەو سێژنە تێکۆشەرە محکومکردنیان بە ئێعدام پێچەوانەی هەموو یاسا و ڕێسانی و دەوڵەتیەکانە و ئێمە خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیانین. مانگرتنی بەردەوامی کرێکارانی پەیمانی نەوت لە گەچساران و پاشتی جنوبی. ڕۆژی دووشەمە یەکی گوڵان 1404 هەتاوی کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغڵ لە شرکەتی نەوت و گازی گەچساران و پاڵاوگەی دوانزەی پاشتی جنوبی بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکەیان درێژیان بە مانگرتن داوە. کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس بە کۆبوونەوە خوازیاری زیادکردنی هەغدەست، وەلانانی جیاوازی، بەکردەوە دەراتنی تەواوی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، هاوسانسازی هەغدەست، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، وەروەها کۆتاییهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی فولادی ئەلبۆرس لە ئەبهەر. کرێکارانی شاغڵ لە کارخانەی بەرهەمهێنانی فولادی ئەلبۆرس لە شارستانی ئەبهەر ڕۆژی دووشەمە بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازی کۆبوونەوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوە کرێکاریەکان 500 کرێکاری کارخانەی فولادی ئەبهەر لە مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردووەوە حەق دەستیان وەرنەگرتووە لە دۆخێکی سەخت دادەژێن. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە نێو مەحەوەتەی کارخانە، خوازیاری پەرداختی جێژنانە و پاداشی ساڵی تازە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و پێدانی بیمەی دەرمانی کارامە بوو. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە ئێرانشار. ڕۆژی دووشەمە کرێکارانی شارەداری ئێرانشار بۆ جارێکی دیکە دژ بە کەمی هەڵدەست و نەدانی مەزایەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان ماوەی 4 ساڵە بەرپرسانی شارەداری ئێرانشار جێژنانەی ساڵی تازەی پێرسۆنەلی ئەو ناوەندەیان پەرداخت ناکەن، و هەر کات کرێکاران داوای زیادکردنی هەڵدەست دەکەن لەلایەن خاوەنکارەوە هەڕەشەی دەرکردنیان لێ دەکرێت. ڕێگری لە بەڕێوەچوونی فستیڤاڵی مۆسیقی کوچە لە بوشێر. ماوەی 4 ڕۆژە ڕێکخەرانی فستیڤاڵی مۆسیقی کوچە مۆڵەتیان بۆ بەڕێوەبردنی ئەو کارنەڤاڵە وەرگرتووە، بەڵام ڕۆژی ڕابردوو نوێنەری خامنەیی لە دەشتستان ڕێگری لە بەڕێوەچوونی فستیڤاڵەکە گرت. ڕۆژی ڕابردوو دوو ئیمام جومعەی بوشێر و دەشتستان لەگەڵ بەڕێوەچوونی ئەو فستیڤاڵە دژایەتیان کرد، بەڵام کاربەدەستانی کارنەواڵەکە با بڵاوکردنی گرتە ڤیدیۆیەک ڕایانگەیاند کە فستیڤاڵەکە بە ئەرکی خۆیان لەسەر شەقامەکانی بوشێر بەڕێوە بن و دانیشتوانی ئەو شارەش پشتیوانیان لە هونەرمەندان کرد. کاردانەوەی بەرینی کۆمەلگا بەرپرسانی وەزارەتی ئەرشاد و نوێنەرانی خامنەیی ناچار بە پاشەکشە کرد و دەنگۆی ئەوە هەیە کە فستیڤاڵەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت.
وا دوایین هەواڵمان سەبارەتە بە بێبەشکردنی 5 بەندکراوی محکوم بە ئیعدام لە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران 5 بەندکراوی سیاسی محکوم بە ئیعدام بە ناوەکانی ئەکبەر دانشوەرکار، محەممەد تەقەوی، بابەک عەلیپور، پویا قوبادی و واحید بەنی عامریان لەلایەن بەرپرسانی زیندانی قزل حەسارەوە لە مافە سەرەتاییەکانیان بێبەش کراون. ڕۆژی 27 خاکەلێوە گاردی ئەمنیەتی زیندانی یەڤین هێرشی کردە سەربەندی 4 و 5 بەندکراوی محکوم بە ئیعدامی بەناوەکانی ئەکبەر دانشوەرکار، سەید محەممەد تەقەوی، بابەک عەلیپور، پویا قوبادی و واحید بەنی عامریانی بۆ بەندی زیندانی قزل حەسار گواستەوە. هەرچەند بەندکراوانی دیکەی زیندانی یەڤین لە ساڵسوکەوتی مامورانی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام هێز ئەمنیەکان هێرشیان کردوتە سەر بەندکراوان و دەرگای زیندانەکانیاندا بەسەریان داخستووە. بەرپرسانی زیندانی قزل حەساری کەرەچ لە ڕۆژی یەکشەممە 31 خاکەلێوەوە کارتی تەلەفۆن و ئابربانکی و 5 بەندکراوایان زەوت کردووە و چالاکانی مەدەنی سەبارەت باگەری بەڕێوەچوونی حکومەکەیان هۆشداریان بە دەستگای قەزایی داوە. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.